کارنوێترین بەرهەمی یەکێک لە گۆرانی بێژە دەنگخۆشەکان کە ئەویش دانا ئەحمەدە کە لە ئێستادا ڤیدیۆکلیپێکی نوێی بڵاو کردوێتەوە کە ئەویش ڤیدیۆکلیپی نووری دیدەمە بێگومان هونەرمەند دانا ئەحمەد یەکێکە لە هونەرمەندانەی کە خاوەنی کۆمەڵێک بەرهەمە و هەروەها لە ئێستادا ڤیدیۆکلیپی نووری دیدەم کە یەکێکە لە کارە نوێیەکانی بڵاو دەکاتەوە. نووری دیدەم تەکستی هیوا ئەحمەد کابرای هونەرمەندانە ئەحمەدە و ئاوازی هونەرمەند خۆیەتی وە کاری مۆزیکیشی لەلایەن بژاردیلانەوە بۆ کراوە. چەند بەنازم مەکری